بینەرانی ئەزیزی بەکراوەی ئەم کاتتان باش تەوەری ئەم جارەی بەکراوەی تایبەتە بە نەخۆشیەک کە دەوترێت لە کوردستان ژمارەی حاڵەتەکانی لە زیادبووندایە ئەویش نەخۆشی ئۆتیزمە کە دیاردەیەکی دەرونی دێرینە و لەناو کووردا درەنگ ناسراوە بە پێی ئامارێکی ساڵی 2010 ژمارە و کەسانەی لە جیهاندا بەدەست ئەم نەخۆشیەوە دەناڵێنن خۆی لە 78 ملیۆن کەس دەدات و لە هەرێمی کوردستانیش زیاتر لە 500 منداڵی توشبوو بە ئۆتیزم هەیە ئەمە جگە لەو منداڵانەی کە تۆمار نەکراون لە ئێستادا لەبەر ئەوەی چارەسەرێکی دیاریکراو بوونی نییە بۆ ئۆتیزم بۆیە پشت بە سەنتەرەکانی ڕاهێنان و مەشق پێکردن دەبەسترێت هاوکات قسەی زۆریش دەکرێت لە سەر کەموکوڕی سەنتەرەکان و نەشارەزایی ئەو کەسانەی لەو بوارەدا کار دەکەن و نەبوونی پزیشکی پسپۆر هاوکات دەشوترێت کە سەرڕای زیادبوونی حاڵەتەکان حکوومەتی هەرێم خەمساردا ئەمڕۆ لەم بەرنمەیەدا گفتوگۆیەکی کراوە لە سەر نەخۆشی ئۆتیزم لە هەرێمی کوردستان دەکەین بینەرمان بن. بەڵێ بینەرانی ئازیز بۆ ئەم بەرنمەیەش میوانداری ئەم بەڕێزانەمان کردووە دکتۆرە لانا داودی پسپۆری پەروەردەی تایبەت و مامۆستای زانکۆی سلێمانی خێربێت. میوانی دووهەمیشمان فەرەیدون بێوار بەرپرسی ڕاگەیاندنی کۆمەڵەی ئۆتیزمی کوردستان خێربێت. میوانی سێهەممان ئاشنا عومەر مامۆستای پەروەردەی تایبەت. هەروەها دوامیوانمان نیگار بەکر ڕەسوڵ بەڕێوەبەری سنتەری ئۆتیزمی هەولێر بەخێراتنی هەموو لایەکتانەکەم و بەخێراتنی ئەو میوانە ئازیزانەش دەکەم. دکتۆرە لانە بۆ پرسیاری سەرەتا و دەستپێک دێمە لای تۆ. ئۆتیزم چییە؟ بۆی بینەر بزانێت تێبگا باسی چیەکەین؟ زۆر دەستخۆشیتان لێ ئەەکەم بۆ ئەو هیمامەی ئێوە لەسەر ئەم مەوزوعایە. زۆر کێشەمان هەیە بەڕاستی لە هەرێمی کوردستان لەسەر ئەو بوارە خۆی نەبەس بڵێن هەرێمی کوردستان لە هەموو وڵاتی عالەمە هەموو ساڵ پێناسەیەکی بۆ دەرەچێت هەموو ساڵ شتێکی تازەی بۆ دەرەچێت بەس من ئەگەر پێت بڵێم بە شتێکی ئەکادمی ئاخر پێناسە کراوە و ئاخر شتێک کراوە کە خۆی جاران پیانەوت حاڵەت چکە عیلاجی نەبوو شتێکی زۆر بەڕوونی دیار نەبوو ڕوون نەکرابوو پار لە جامیعای ئۆهایۆ لە ئەمریکا پێناسەیەکی تازەیان بۆ هێنا کە خۆی نەخۆشیەکی عضوی نەفسیە یعنی هەم لە گیاندایە هەم لە بواری دەرونیە یعنی لە دوو بوارەوە ئیشی لێ ئەکرێ لە بواری طبی لێ ئیشی لێ ئەکرێ لە بواری پەروەردەیی ئیشی لێ ئەکرێ ئەو دوو بوارە ئیشی لێ نەکرێ ناتوانین بگەینە ئەنجامێکی باش بۆ ئەو مناڵە ئەم نەخۆشیە ئەسبابەکانی حتا ئێستا لە 100% نەبینراوە بەس ئەوەنە حتا ئێستا کە ئەوەی کە بینراوە مادەی کیمیاوی لە خوێنی ئەم مناڵە جیوە و قورقشم 4 جار لە مناڵی طبیعی لە مناڵی ئاسایی زیاترە ئەنجاکو زۆر شت هەیە زۆر ڕێنمایی هەیە کە دایان لەو کۆنفرانسە وتیان حەزەکەین هەموو دایکێک ئەو شتانە بزانێت کە هەموو دایکێک لە فترەی حەملە خۆی نازانێت جسمی خۆی موادی کیمیایی جسم خۆی دروستیەکە بعضی ژن هەیە لە ئەسنائی حەملە ئەم مادە زیادە بێ لە گیانی باش هەڵەسێ زۆر ماسی ئەخوا دانی پڕەکە بەبێوەی ئاگادار بێت کە ئەمە لە کۆتاییدا خراپ بکرێتەوە چونکە ماسی زۆر فسفۆری تایە و فۆسفاتی تایە ئەو شتانی تایە زۆر مەوادی کیمیاوی تایە ئەم فترەیە خاصەتەن ماسی بەحر و ئەو شتانە هەرچی شتێک لە ناو بەحرە هەیە مادەی کیمیاوی زۆر بەرزە نابێژن لە فترەی حەملە بیخوا نابێ بچێتە دکتۆری دانی پڕکە نابێ نزیکی ئەشعە بێ یعنی ئەبێ ئەو شتانە هەمووی بزانێ لە فترەی حەملە ئەم شتانە کەمی ئەکا شتانە کەم ڕەبتی هەیە بە یەکێک لە دوو ڕەگەزەکەوە بڵێن ژنەکە بێ یاخود مێردەکە ناتوانین ئەو بریارە بدەین و ناتوانین ئەو قرارە بدەین چونکە لە گەورەترین وڵاتە لە دنیا حتا ئێستا هەموو ساڵ پێناسەیەکی بۆ دەرەچێ یعنی حتاکو پێرار حاڵە بوو پار بوو بە نەخۆشی بەڵێ ئەو مناڵانی کە تووشی بڵین یاخود ئۆتیستەکان
نیشانەکان چین کە تیانە دەرەکەوێت چۆن دایک و باوکێک بزانن بۆ نمونە خەڵکەیە لە چاوپێکەوتنە و توێتی مناڵەکەم 10 ساڵە ئەڵێن تووشی ئۆتیزم بووە بەڵام تێکەڵاوی خەڵکە بێت ینی تەجاوبی هەیە لەگەڵ دەوروبەرەکەی کەچی ئەڵێن ئۆتیزمیشێتی وەڵاهی ئێمە ینی ڕێزم هەیە و احتیرامم هەیە بۆ هەموو کەسێک بەس من ئەبێ ئەگەر من وڵاتی خۆمم خۆشەوێ و ئەگەر من علمی خۆمم احتیرامی علمی خۆمەکەم ئەبێ بە جوانی قسە بکەم بەڕاستی ئێمە ئیش کراوە لە هەرێم نابێ بڵێ ئیش نەکراوە گوناحە ئەو خەڵقانە لەو بوارە کە ئیشیان کردووە خۆیان زۆر هیلا کردووە لە حسابی خۆیان تەطوێری خۆیان کردووە لێم تێگەی بەس لە 100 تا 100 تەشخیصمان نییە و شتێکی ئەکادیمیمان نییە لەسەر ئەم بوارە بڕواتەوە کە چۆن بتوانین یارمەتی دایک و باوک ئەنجاک و مناڵ چونکە ئێمە دوو محوەرمان هەیە دایک و باوک و مناڵ چونکە دایک و باوک هیلاکن لەو مۆزوعە زیاتر لەو مناڵە فەبێ ئێمە یارمەتی یعنی سنتەراتمان هەبێ ڕاوشکارمان هەبێ باحیسمان هەبێ ئەکادیمە سەر ئەو باسە دکتۆر بەڵێ ئاشناخان ئێستاش دێمە لای تۆ وەکو مامۆستایەکی پەروەردەی تایبەت ئەو مناڵانەی تووشی ئۆتیزم بوون یاخود ئەوانەی پیانە وترێت ئۆتیستێک ئەبێت چۆن مامەڵەیان لەگەڵا بکرێت بەڵێ تێبینیەکمێ لەگەڵ ئۆتیستیکە ئیسە لە جیهانە ناتوانین بە مناڵێک ئۆتیزمەکەی پیادا بڕێ بڵێ ئۆتیستیک چایلد ئیسە لە جیهانە پێ ئەتوانین بڵێن چایلد with autism مناڵانێک کە ئۆتیزمیان لەگەڵا بێ پێم خۆشەوە بوترێ ینی وەکو وشیاریەک چونکە ئەوە حاڵەتێکە لەوانەیە قابلی گۆڕانە بە پەروەردە بە ئێمە ناتوانین مەدە العمر بۆ مناڵە بڵین ئۆتیستیک بەڵێ جوانترێکە و باشترێکە بۆ خێزانەکە و بۆ مناڵەکەش لە هەموو جیانە ئێستا وترێ مناڵانێک کە ئۆتیزمیان لەگەڵدا بێ بە ئینگلیزی چایلد with autism بەو شێوەیە پێم باشە بەنسبەت ئۆتیزمەوە بڵین ئۆتیزم کە حاڵەتێکی نەفسی دەرونیە عقلی و نەفسیە بە PDSM یعنی من لەسەر ئەوە قساکەم ئەم حاڵەتێکە کە بڵین نیشانەکانی لە تەمەنی دوونی و بۆ 3 ساڵ بە دەرێکی و حاڵەتێکی هەمیشەیە ئەمێنێتەوە لەگەڵ مناڵەکەیە بەس ئەوەش بڵین قابلی گۆڕارە بە پێی کارکردن لەگەڵیا مامەڵەکردن لەگەڵ مناڵی ئۆتیزمە بە پێی نیشانەکانی ئەگۆڕێ بڵین مناڵ هەیە نیشانە هەیە تیا کەمە هەیە تیا زۆرە ئەو نیشانانە مامەڵەکردنێکی تایبەتی ئەوێت مامەڵەکردنێکی تایبەتچکە ئەو مناڵە خۆی بۆ خۆی حاڵەتێکی تایبەتی هەیە و کارکردن لەگەڵ یا تایبەتە ئەو تێگەیشتن لە ژیان بۆ ئەو بە شێوازێکی تایبەتە وەک ئێمە نەزانیاری وەک ئێمە وەرەگرێت و ئەیاتەوە نەوەکو ئێمە ژەتوانێ بڵین تێبگا لە ژیان بە شێوە نۆرمالەکەی ئەوان بە ڕێگەی خۆیان و بە طریقی خۆیان پەیوەندی ئەکەن بە طریقی خۆیان مامەڵە ئەکەن و لە ژیان تێگەن بەڵام وەک ئێمەش مرۆڤن و هەموو شتێک دەتوانن فێر ببن و قابلی گۆڕانە هەموو حاڵەتەکە تیان ئەی سەبارەت بە ئەو ڕاهێنان و مەشخانەی کە ئێوە لەگەڵ مناڵانی توشبووی ئۆتیزمە بەکاری هێنن چین ئەو بڵین ئەو ڕاهێنانانە کە بەکاری هێنن ئێمە ماوەی چەند ساڵێکە بۆ ماوەی 5 بۆ 6 ساڵە چێ کە بە کار بۆ ئەوە ئەەکەین کە چی لە جیهانە جێبەجێکرێتەوە بتوانین ئێمەش بە هەمان شێوە بتوان چمەوەکو دایک تەمۆحێکمانێک کە بتوانینمە ڕێگە چارێک بێ بۆ مناڵەکانن چووکە و مامۆسای پەروەردەی تایبەت ئێمە ئەو ڕێگانە بەکارێنین کە لە سنتەرە جیهانەکان بەکارێنە یەکەم ڕێگە بەرنامەی تیچمانەیە واتە ڕێخستنی ژینگە بوێنە ڕێخستنی ژینگەی ئەو مناڵە بوێنە بۆچی ئەمە پێشەوەی باز لە بەرنمەکان بکەم بەڕاستی باسی نیشانەکانی بکەم بەڵامیسە باز لە بەرنمەکەکەم و ئەگەڕێمەوە بۆ نیشانەکەی لەسەر چه ئەساسێکم بەرنامانە دانراوە بە پێی یعنی نیشانەکانی ئۆتیزم بەرنمەکان داڕێژراوە لە جیهانا بڵێ بەرنامەی سیستمی پێکسمانەیە بۆ پەیوەندیکردن واتە Picture Exchanging Communication System واتە سیستمی ئاڵۆگۆڕکردنی پەیوەندی بوێنە بۆ لە بەرەوەی مناڵە نە پەیوەندی زارەکیە دەکرێت بڵێن گۆشەگیرن لەو کۆمەلگایی یا و کۆمیونیتی کە تیا دەژین بەڵێ بەنسبەت مناڵی ئۆتیزمەوە لەبەر گۆشەگیریەکەی هۆکارەکەی چییە زۆر لە ساڵ 50 پەیوەندی ناکەن بە زارێکی واتە قسەکردن نازارێکیمانەیە کە ئیشارەت و ئاماژێ کە ئێمە باز لە ئیشارەتەکەی مناڵی نابیستەش خۆ ناتوانێت قسە بکە بەڵام بە ئیشارەت ئاماژەیەک بە تو ئەگەینێ ڕیسالەیەکت پێگەینێ بەڵام مناڵی ئۆتیزم نە ئیشارەت نە قسەکردنی نییە لێرە ئەمە ڕەنگە هۆکارێک بێ بۆی ئەو مناڵە داخراو بێ و دابڕاو بێ لە کۆمەلگا و نەتوانێت پەیوەندیمان پێ بکە
یعنی هەتا ئەگەر بیتوانیا بە ئیشارەت پەیوەندێکی پێوەکردین یعنی گرانی قورسی مناڵی ئۆتیزم لە پەیوەندیکردنیە تەواصل نییە بە هیچ شێوەیەک پێگەیشتن نییە کە پێگەیشتن نەبوو ناتوانێت فێر ببێ لە ژیان ناتوانێت نامەیەکمان پێ بڵێ ناتوانێت دەربڕینی هەستەکانی بکە بەم جۆرەیە. بڵێ ئەی سەبارەت بە ئەو وەسیلانەی یاخود ئەو پێداویستیانی کە بۆ سنتەرەکان دابین کراون تۆ وتت ئێمە پشت بە ڕێگە چارە جیهانیەکان دەبەستین ئایا ئەوەی لە سنتەرێک لە هەرێمی کوردستان هەیە بۆ ئەوەی مناڵێکی ئۆتیزم تایە بژیت تعاملی لەگەڵا بکرێت هەمان شتە کە لە سنتەرەکانی ئەوروپا و ئەمریکا هەن؟ بەڵێ من بەنسبەت سنتەری سلێمانی ئەوتوانم قسە بکەم بڵێن ئێمە دوو شوێنمان هەیە کە لەوانەیە من یەکێک بووم لە دامەزرێنەکانی هەردوو شوێنەکە ینیم بە خۆشحاڵی و شانازی بەوەکەم کە توانیمانە هەمان وەسائل کە لە سنتەرە جیهانەکان نایڵین لە سەد وەک ئەوانە بەس توانیمانە لە هەشتای ئەو هۆکاری فێرکردانە ئامادە بکەین توانیمانە هەندێکی لە وڵاتی لوبنانەوە بێنین لە شەریکاتی تایبەت کە بە هۆکاری فێرکردنی مناڵانی ئۆتیزم کڕیمانە لە هەشتای ئەو وەسائلانەمان دابین کردووە کە لە سنتەری سلێمانی من قساکەم سنتەری ڕێنمایی خێزانیشمانەیە کە سەر بە پەروەردەی تایبەتە من خۆم مامۆستام لەوێ لەو سنتەرش لە هەشتای ئەو وەسائلانە بوونی هەیە لە سنتەرەکەمان بەتەکیید. زۆر سپاس. کاک فەریدون دێمە لای تۆ. دەمەوێت پێم بڵێ ئامارێکی فەرمین پێ بڵێ کە ژمارەی مناڵانی توشبووی ئۆتیزم لە هەرێمی کوردستان چەندە وەلایەنێکی تری پرسیارەکەم ئەوەیە ئاشناخان لە قسەکانی ئەوتی کە هەموو ئەو شتانی کە لە دەرەوە هەن لێرەش فراهەم کراوە کەواتە پێم بڵێت تۆ وەکو سنتەرێکی ئۆتیزمی NGO ناحکومی تێبینیتان چییە لەسەر سنتەرەکان؟ قسەکەشنەخانگە لە 1970 ئەوشتانە دابینکراوی دی ئێمە چی کێشەیەکمان بۆچی داوای بەرنامەکەم بۆچی بەرنامەکەم بۆچی هاوارمان لە ئێستا بۆچی ڕەنگ گرفتمان هەیە کاتە لەگەڵ دەستم پیاوانی لێسە پێچوانەکەی ڕاستپێکە لە 120 بێ ئەمە یەک دوو کارێ بەشی ئامادێکی فەرمی ئامادی فەرمی نییە چونکە مانگ بۆ مانگ لیژنەمان هەیە لە وەزارەتی تەندروستی لە هەستێ پارێزگاکە ڕژی مناڵی ئۆتیزم زیاد دەکات لەو لیژنانە بەزەوەی کە هەیە بە ئێساکە تقریباً تا نزیکەی 500 مناڵمان هەیە بۆ شێوازی کە لە سلێمانی نزیکەی 150 لە هەولێر 250 لە دوهۆک نزیکەی 100 واتە بۆ کە گشتی ئەمە 500مان هەیە جگە لە ئیدارەی گەرمیان یاخود لە کەرکووکی شکامانە هێشتاکە بە فەرمی نهاتوونێتە لای ئێمە ئەم 500 لە گەرمیان هیچ جێگایەکی تایبەت هەیە بۆ مناڵانە؟ نەخێت جاگەوە بێمە کە دوای بێنین سەرمەتەنە دوو سنتەرمانەوەی لە سلێمانی و لە هەولێر هەمانە لە شوێنەکانی تر سنتەرمانیە وەکو کۆمەڵی ئۆتیزمی کوردستانیش لقمان لە گەرمیان و لە کەرکووکانیە کاتێمە 500مان هەیە ئەم 500 کەمترین کەسیان بەشدارن لەم سنتەران وەسون بەدەن لەم سنتەرانە وە سنتەرەکانیش بۆ شێوازانێک کە ئاشناخان بڵێ لە 180 پێویستەکانی بۆ ئەوانی لە سنتەری سلێمانی شێوانی لە سنتەری سلێمانی شە زۆربانی کۆنەنی لەنگەن کەسێک ئەتوانێت لێ بێنن ئەخە هەمووی هەونێ بڵێ لە 180 بێت ئەوانەی کە ئێمە لە سنتەرەکانی جیهانە بینن لەگەتی ڤیدیۆی ئەیبینیوانی کەمە پێویستە بۆ کاک فەریدون ئێوە بە بەڵگەوە قساکەن یاخود بڵین هەر وابیستوتانە کە سەتابیستی تایە وەسیلەکان گاڵێ دەتوانن بێن بیبینن سەدایکم لەوانە وەسایلم لەسەر ئەرک و شانی خۆم بەمە هێنا ئەمە قسە لەسەر شەخص ناکەین لەسەر وەسایل قسە هەمومان هەولی شخصیمانیەوە سنتەری سلێمانی چی سنتەری هەولێر هەردووکیان بەپێی ئەو پێداویستە نیە بەپێی ئەو مناڵانی نیە بەپێی ئەو بەرنامە و پسپۆرێنیە کە ئێمە پێویستمان پێ یەخ مناڵەکان پێویستان پێ ڕاستێکی بچۆ سنتەری سلێمانی من دیومە ئەگەر تۆ پەراوتی سنتەری سلێمانی بە هەولێر بکەی بەڵێ سنتەری سلێمانی تۆ ئەشێ زیاتر لەی هەولێر بەڵام ئەگەر بمبێ من سنتەری سلێمانی بەراورد بکەم بۆی کە من 150 مناڵم هەیە ئەم 150 مناڵە پێویستیان بە کەلوپەل و ئەشیای پەروەردەوی فێرکردنە پێویستیان بە مامۆستا پێویستیان بە پسپۆر پێویستیان بە سنتەرە نەخێن لە 100 تا 0 بێن نەگەر لە 120 کەواتە ئەو بڵین ئەوەی لە بەردەستدایە توانراوە ئەستیغلال بکرێت بۆی مناڵانی توشبووی ئۆتیزم و دایکان و باوکان تۆزێک ئەرکی سەرشانیەکەم بێتەوە بۆ ڕێژە مناڵێکە لە خودی سنتەرەکان ئێساکە پێمە لە سلێمانی 18 مناڵەژێ ئەم 18 مناڵش بە دوو وەز بە وەرەژیرێت ئەنی سێ ڕۆژیان ئەم داوامەکە سێ ڕۆژێکە وکەیت داوامەکەواتە لە مانگەکان نزیکەی دە ڕۆژ داوامەکە بناڵێک ڕۆژی 3 ساعتیش بێتە 30 ساعت لە کاتێکە کە مەفروزە لە هەفتەیەکە تۆ 35 ساعت لە 4 ساعت مناڵ بخوێنێت مناڵی ئۆتیزمە بێت لە سنتەرەکان ڕاهێنانیان پێ بکرێت بەڵام لە کۆی مانگەکە ئەگاتە نزیکی 30 ساعت ئەی سەبارەت بە شاری هەولێر کە تۆ لەوێەوە هاتووی
بڵین ئەو سنتەرانەی بۆ مناڵانی توشببووی ئۆتیزم دانراون ئێستا دەرگیان کراوەیە بۆی مناڵەکان ڕووی تێ بکەن یاخود لە پشۆکانی هاوینە ئەوان وەکو هەر خوێندنگایەک دەرگاکانیان دادەخەن و ئیتر مناڵانی ئۆتیزم دەبێ بڕۆنەوە ژینگەی ماڵەوە و سەر لە نێ دووبارە ڕاهێنرێنەوە. زەمە گەوتین کێشی ئەمە لەگەڵ ئەم سنتەرانەیە و لەگەڵ خودی وەزارەتی کارە بە حساب کە یەک حکوومەتە یەک وەزارەتی کار هەیە بەڵام بە دوو سنتەرمایە دوو سنتەرەکە بە دوو سیستەمی جیاواز بە دوو داوامی جیاواز نیشەکە ئەمەی هەولێر 3 مانگی هاوین قوتڵەیە وەکو پەروەردە 3 مانگ لە ڕووی علمیەوە ئەمە تا چەند منطقی ئەو منطقی نیە چونکە نابێت دابڕان لێ 3 مانگە لە سلێمانی تقریبا مانگەکە بەڵام لە هەولێر شەمانە داوامەکە لە سلێمانی شەمان داوام ناکرێت ئەیسێ ئەم جیاوازیەکە لە هەولێر ئەمڕۆ کە شەمەیە یەکەم ڕۆژی داوام بووە 2 مانگ کە 2 مانگ تێپەڕوە بووە لە یەکینەوە داوام بکرێتەوە لە مانگی 11 داوام کرێت اینجا پاساوەکە هەشتێک بێ بەلای منەوە منطق نییە ئۆتۆمبیلیان نییە هەشتێک ینی ماقۆل لە وڵاتە ئۆتۆمبیل دەست نەکەی ئەو ئۆتۆمبیلە بۆ وەزارەتە بێت بۆ دام دەستگاکان بێ بۆ وەزیر بۆ پەرلەمانتەر بۆ میدیر عامەکان هەبێ هاتوچۆ بکە بەڵام ئۆتۆمبیل نیە بۆ دەمناڵ هاتو چێت ئەنجا کاتە پاساوەکە هەشتێک بێ بەلای منەوە منطق نییە چونکە بە لە مانگی 6 و 7 وەزارەتی بیری لەوە کردا بەرەبەرایەتی گشتی بیری لەوە کردا کە سارە بۆ مناڵانە دابین کە بەڵێ ئێمە پێمان خۆش هەولێرێکی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیش لێرە حزۆری هەبووە بەڵام بەهۆی ئەوەی ئەوان لە کۆبوونەوە دابوون بۆیە نەیانتوانی ئامادە بن. بەڵێ سپاس کاک فەریدون دێمە لای تۆ نیگار خان. کاک فەریدون ئەڵێت بە حکمیەوە ئێوە سنتەرێکی حکومی ئەڵێ لە هاویندا دەرگا بە ڕۆی مناڵانی توشببووی ئۆتیزمە داخەن و دوای تێپەڕبوونی 2 مانگ بەسەر دەوامی فەرمیدام و دەستگاکانە تازە بە تازە دەرگاکانیان دەکەنەوە بۆچی ئەمە ڕووی داوە؟ بەڕاستی ئەوەی کاک فەریدون ئەڵێ ڕاستە وایە ئێمە بەهۆی ئەوەی کە چەند کێشەیەک هەبوو لە بینی بڵێن ئەو کەسانی کە سیارەمان بۆ دابینەکە و لەگەڵ حکوومەتایە کە نەیتوانی سیارەکە و ماوەیە دابینکە بەڵام میساکان ئێمە بڕیارماندە تا ئێستاشتان سیارە نهاتۆ بەڵام وا ئیتفاق بەڵام لە کۆتاییدا کێ دەبێت بە قوربانی ئەکید مناڵەکەیە بەڵام ئێمە وامان کرد یەکسەر دایک و باوکەکان بە هەر شێوە بێ مناڵەکان ئامادەکەن خۆمڕۆ کە ڕاستەکەی ئەمڕۆ هاتن بۆ دەوام بەڵام لەبێت سیارەکە نەبوو سیارە ئامادەیانی نەکرد نەخر دایک و باوکەکان من لەبەرەوەی باز زیاتردا نەبڕێن لە ناو لە سیستمی پەروەردەکانە لەگەڵ لە سنتەرایە ئامادەمان کرد بە شێوەیە گوتمان دەبێ حاضر بن لەبەرەوەی تا کێشە چارەسەرەکرێت ئەو کاتە نیگارخان ئێوە لەکەیەوە بۆ نمونە ئێستا بە ئیفترازیان وەری بگرن لە مانگی 11 دەست بە دەوام دەکەن تا مانگی چەند لەیەکینەوە تا یەکی 6 دەوامەکە تا یەکی 6 بەڵام ئەوەتانێ 2 مانگ تێپەڕی و هێشتایەوە دەستان پێ نەکرد زۆر باشە کەواتەیەکی 11 ئەم 6 مانگە ئێوە لەگەڵیان مامەڵە ئەکەن و ڕایان نەهێن و تعاملیان لەگەڵاکەن پاشان دوای ئەوە 3 مانگ لە ئێوە دابڕن ڕەنگە بە سوودفەش نەیان بینن ئەمە چ کێشەیەک بۆ ئێوە دروست دەکات کە دوای 3 مانگ دیسانەوەیەتەوە بۆ لای وەکوێ لە سفرەوە دەست پێ بکەین ئەکید لە سفرەوە دەست پێکەین لەبەرەوەی مناڵی ئۆتیزم یەکێ لەو کێشانیان هەیە کە نابێت دابڕان هەبێ ئەگەر ئەوە سیستمە سیستمێکی دانراوە کە پێشتر وابزان جەماعەتی کە کۆمەڵە و ئەوان داناوە جەماعەتیکەوە ئیش کراوە کە سنتەرەکە کراوەداتانناوە و سیستمە نەخێرە و سیستمە سنتەرێکی حکومیە من ئەگەرەوەکو کۆمەڵەش بمیاکو من مامۆسای پەروەردەی تایبەتم لە پەروەردەیە کارەکەم سنتەرەکەی ئێمەش هەمان سیستمە لەبەرەوەی لە ناو قوتابخانایە بەڵام ئەم سیستمە یعنی کە تۆ سنتەرەکە لە ناو قوتابخانایە بێ ئەکی دەبێت لەگەڵ سیستمی قوتابخانە بەڵام من ئەمە هیچ کەس بەڕاز نازانم چونکە مناڵی ئۆتیزم بەبێت لە دکتۆرە دێمە لای کاری لەگەڵ سعاتی 3 مانگ دابڕان لە سنتەرەکان پاشان لە سفرەوە دەست پێکردن ئەمە قسەی ئەو بەڕێزانێ ڕای تۆ وەکو کەسێکی شارەزا لە بڵین لە بوارەکەدا وەڵاهی کاکە شتێکت پێڵێم ئێمە کێشەیەکمان هەیە لە هەرێم حەزەکەم ڕوونی کەمەوە هەموو کەسێک لەو هەرێمە ئیشێک لە بوارێک بکە فترەیەک خۆی تەسبیت بکە باش قبول ناکە بە هیچ بوارێک ڕەخنەی لێ بگری قبول ناکە بە هیچ بوارێک نیقاشی لەگەر بکەیت قبول ناکە بە هیچ بوارێک گۆرانکاری لەسەر بکرێت ئەڵێ خۆم کردومە و خۆم هیلاکم بووم و خۆم ئیشم لێ کردووە خۆم ئەوەم لێ کردووە خۆم ئەوەم کردووە ئەوام کردووە ئێمە ئەبێ کە قساکەین قسەی ڕاستەگۆ بکەین وەنیە هەرچی شتێک کراوە هەرچی شتێک کراوە ئەگەر لە تەربیە بێ ئەگەر لە شعونی ئیجتیماعی بێ لە بوارەی کار و کۆمەڵایەتی چی کراوە لە وزارەی تەربیە و شعونی ئیجتیماعی لە بواری ئۆتیزمە هەڵەیە
لێم تێگەی کاکە چۆن ئەوەلەن ئێمە تۆڕی بۆ دکتۆرێک وەنیە دکتۆر پرۆفیشنال ئەخسایی ئەڵێ قورگم هێشێ یان ئەڵێ پشتم هێشێ ئەڵێ بڕۆ تەحلیلم بۆ بکە ئەشعەم بۆ وەرگرە شتت بۆکەم ئەنجا دەرمانەکەتە دەم صح من ئەوە لە هەرێم نیمە تەشخیصم نییە تۆ ئەگەر شەڕەکەی ئەڵێ تەشخیصم هەیە سنتەرێکم هەیە لە 180 ئیشی باشی کرایە ئەتر بۆ قساکەین قسە ناکەین ماتۆل ئیشی باشی لێکراوە و لە 180 شتیتایە و لە 180 دکتۆرە بەنسبەت تەشخیصەوە نیمانە ئەی چۆن ئەوتریان مناڵی تۆ نیمانە تووشی ئۆتیزم نیمانە هەڕەمەکیە هەڕەمەکیە من یاریمان هەیە ئێمە لەگەر لە جنەکە دانیشتم لەگەر یان دانیشتم وتومە ئێوە چۆن تەشخیصەکەن کاکە چوینە ئەمریکا چوینە عەمان چوینە ئێران چوینە لوبنان وتومانە ئێوە چۆن تەشخیصەکەن وتیان تەشخیصی ئۆتیزم دوو مەرحەلەیە مەرحەلەی طبیە مەرحەلەی تەدریبە مەرحەلەی طبێکە ئەبێ ئەم مناڵە فەحسی خوێن بکرێ خۆی و دایکەکە بزانە چەند نسبەی قورقوشم و ڕساس لەگەر جیوە چەنە لە خوێنی ئەو مناڵە فيما ئیدا فحصی طبێکە ئیسباتی کرد کە ئەمە ئۆتیزمە ئەڕوا بۆ محوەری تەهیل و تەدریب باحثی ئیجتیماعی ئیشەکە اختیباری ئەکا 3 مانگ 2 مانگ لەو سنتەرە ئەمێنێ بە توش بە اختیباراتی علمی بە اختیباراتی عالەمی بە اختیبارات توقیعی کردووە جەمعیەی ئەمریکی لەسەرە کە ئەم اختیبارە ئەبێ لەسەر ئەوە بڕۆی ئەم اختیبارە ئەڵێ کام نەوعە ئایا سپەرجەرە ئایا ڕێتە ئایا کلاسیکی ئایا چییە ئەم نەوعە کە تەشخیصت کرد ئۆتیزمە ئێمە نەفەحسە طبیەکەمان هەیە نەفەح اختیباراتمان هەیە تۆ نابێ ئەمە ئەرکی وەزارەتی تەندروستیە ئەم فەحسانە بکات ئەرکی کێیە ئەرکی یەکەم شت ئستا حەزەکەم شتێک ڕوونکەمەوە حالیان لە محافظەی سلێمانی لە 2 لەژنەی گەورە دابین کرا بە سەرۆکایەتی محافظی سلێمانی لیژنەی 3 وەزارەت بەڵێ 3 وزارەت چونکە وزارەی تربیە ئەڵێ هەن وزارەی شؤون اجتماعی هەن وزارەی سەحاڵێ هەن ئێمە چیمان کرد چونکە ناگەینە قسە ناگەینە ڕێگایەک لەگەریان قسە بکەین هەر یەکێک ئەڵێ من ئیش خۆمم کردووە باشە کاکە ئیشەکەتان لەسەر خۆمان لەسەر سەرمانە کە ئەڵێن ئیشمان کردووە کە لەجنەکە کرا یەکەم خەتوای لەژنە وتمان 2 لەجنەیە لەژنەی علیا لە 3 وزارەت لەجنەی ئستیشاری لە مامۆستای زانکۆ لە شؤونی اجتماعی یعنی لە وزارەی خوێنینی باڵا لە وزارەی شؤون اجتماعی لە وزارەی تربیە لە وزارەی سەحا لێم تێگەی یەکەم خطوە چیمان اتفاق کرد و بریارماندا چی هەیە تێست اختیباراتی مناڵی کەم ئەندام ئەگەر ئۆتیزم بێ ئەگەر تەخەلوفی عەقلی بێ ئەگەر سعوبات ئەگەر بەطیء بێ بهێنرێ بکرێتە کوردی کە بتوانین بیکەینە کوردی چۆن ئەڵێن ئەمە اختیبارێکی معەڕەبە لە ئەمریکا هاتووە لە وڵاتی دەرەوە هاتووە کراوەتە عەرەبی بەس ئێمە نیمانە بە کوردی ئێستا ئەم لەجنەیە یەکەم خطوەی ئەم اختیباراتانە بکەینە چی؟ بکەینە کوردی کەواتان گاوێکی باشە لەگەر چۆن لەگەر هەڵسوکەوتی و قسەی کوردستانە بگونجێ ئەمە یەکەم هەنگاو دووەم هەنگاو ئەگەر ئەم اختیباراتانە کردمانە کوردی چیەکەین وزارەی خوێنینی باڵا لە جامیعەی سلێمانی لە قسمی زانست قسمی کیمیا جهاز ئەو جیهازە وا فەحسی ئەو خوێنە ئەکا کە قورقوشم و جیوەی هەیە هاتووە 2 خەبیرش لە هەندستان هاتوون لەسەر ئەم ئیشەکەن یعنی ئێمە حالیەن تقریبا 2 هەنگاومان کردووە لە بواری کە بگەینە تەشخیصی ئەکادمی ڕاستەخۆ من ناتوانم بڵێم هەمە کاکە من حالیەن لەژنەکە ئیشەکە ڕستیان نابڕێ زۆر سپاس بینەرانی عزیز ناوبڕێک وەردەگرین و گفتوگۆکەمان سەبارەت بە ئۆتیزم بەردەوام دەبێت.